و نەبێت تەنها ئەو پیاوانەی ساڵێکە خێزانیان پێکێناوە لە یەک تێناگەن. پیاوی وایە 15 ساڵ ژنی هێناوە تا ئیسەش لەگە خێزانەکەیە لە یەک تێناگەیە. من بە ئەزمموی ژیانی خۆم 3 خاڵ باسەکەم لە خزمەتانە کە هەر کەسێک دەستی پێوە بگرێت بە ئیزنی ڕەب العالەمین زۆربەی کێشەکانی کۆتایی پێدێت. کاتێک تۆ مۆبایلێک ئەدەی بەدەست خێزانتەوە ئەڵێ ئافرەتگیان ئەو مۆبایلم بۆ بدە لە شەحن، بەو زمانە پێی بڵێیت و ئەوش بۆی گونجاو بێت لێت وەربگرێت بیدا لە شەحن، قسە تەمێنێ قسە و نامێنێت. ئەوە خاڵی یەکەم. دووەمینیان کاتە پێی دەڵێ ئافرەت ئەو مۆبایلم بۆ بدە لە شەحن، ئەو ئافرەتەش ئەگەر ئافرەتێکی زمان پاک و ئافرەتێکی چاک بێت بڵێت پیاوەکە بە قوربان سەرم ژانەکە ناتوانم مەمنونە بم سوپاس دەکەم خۆت هەڵبسی بیدە لە شەحن، بەو زمانە ئەوش کێشە نامێنێت. بەڵام پیاوێک بە دیکتاتۆری لێ بخڕێت و مۆبایلەکەی بۆ هەڵبدا بڵێ جنەیەکشی پێ بدا بڵێ هەڵسە بیدە لە شەحن، زۆربەی ئافرەتانیش کە لە ڕقن بەڕاستیەکەی هەڵناسن و کێشە دروستە بێت. ئیتر لە دەعوەتیەکەوە بیگرە. ئەم ئێوارە ماڵە و ئامۆزام دێن لە سلێمانیەوە نانیان بۆ بکە بەسەر چاو بڕۆ مریشک و تەرتیبات بێنە لە خزمەتام. ئیتر خۆ تۆ قسە و نامێنێ، نادەی بەسەر یا بڵێ وەڵا پێیشم و تۆ و بە قسەشی کردوم و هەر لێ شێدەم. ئافرەت میوانمان دێ پیاوەکە سەرم زۆر ژانەکە دەسوب لەم هەمووی لاوازە، ئینشاءڵڵا بابیکەینە ڕۆژی یەکشەمە ڕۆژی دووشەمە بەسەر چاو. سوبحان الله چۆن خەڵکەچێ سوکایەتی بە خێزانی خۆی بکات لەبەر خاتری خزمەکانی، لەبەر خاتری دراوسەکانی. نابێ بیکەی، ئەوە بۆ من جوان نییە. بابە تۆ جارە بە میوانەکانت بڵێ بۆم گونجاو نییە. بەڵام کاتێک کە ئافرەت بەرپەرچی دایتەوتی خۆ من کرێکاری تۆ نیم، خزمەتکاری تۆ نیم، بیان بە ئەوە هەمووی مەطعەمە لە بازاڕە، هەست ئەەکەی لە شەئنی پیاوەتی کەم بۆتەوە. لەبەرەوە پیاو سالاری هەموو جارێک دەرنابە، پیاو سالاری نییە، ڕێزەیە، حرمەتەیە، و لە بینی ئافرەتان شابە هەمان شێواز ئافرەتان کە لە ڕق نەبێت مل بدەن بۆ حەق. پیاوەکەتان فەرمانی ناشەرعی پێکردن بە قسەی مەکەن. ئەگەر ئەو سێ خاڵە جێبەجێ بکەین و نەهێڵین کەسی سێم بەشدار بێت لە ژیانمانە بە ئیزنی خوا گەورە، هیچ کاتێک کێشەی گەورە ڕوومان تێ ناکات و هیچ کەسێکش خۆی بەسەر مسلمانانە هەڵ نەکێشێ بڵێ وەڵا من کێشەم نییە. هەر کەسێک گوتی کێشەم نییە حاشا لە ڕووی جەنابتان درۆ ئەکات. ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کێشەی تایە، خێرم کابرا مەلایەکە کێشەی نەبێ، دکتۆرێکە کێشەی نەبێ، حاجیەکە کێشەی نەبێ، کەش و فرش بکا بەسەر خەڵکە. وەڵڵا کامەی کە دەوڵەمەنە و لە قیمایە کێشەی هەیە، هەژارەکە کێشەی هەیە، بەڵام جوزئیە لێ تێگەیشتنە. با هەوڵ بدەین لە خێزانەکانمان تێبگەین، خوای پەروەردگار بەختەوەرمان